ئەگەڕنەوەڵێن هارونە ڕەشی جاو کاتە تەلەڤیزیۆن و شتیوان نەبوو خەڵک پاشا و مەلیکەکانی نەئەبینی ئەوانیش سوڵتە و دەسەڵاتی دنیایان هەبوو ئەگەر ڕۆژێک بە مناسەبەتێکەوە هاتایەتە دەرەوە ئیتر هەرچی مەملەکەت هەبوو هاتە سەر جادە بە زانن جەنابی خەلیفە شکڵی چۆنە چ قووەتێ چ دەسەڵاتێ چ عەزەمەتێکی هەیە جەنابی خەلیفە بەڕێکەوت و هاتە دەرەوە سەد وڵاق سەد ئەسپ سوار لە پێشەوە سەد لە دووە ئەم هەموو چەک بەدەسەوە ئەم هەموو احتیرام و ئەم هەموو کەژاوێ و چی و چی خەڵک هەبوو لە سەربان و لە جادەکانەوە هتافیان نەکێشا وەکو هەموو پاشاکان هەتا ئەمڕۆژ هەر بێڕۆحبی دەمیان بۆکەن لەناو بازاڕا ڕۆشت و سەیری خەڵکیە کرد و ئاوە جاجا ئەحواڵ پرسەیەکی خەڵکیە کرد و وەزعتان چۆنە و شەعب مرتاحن ئیسراحەتان چۆنە طبعاً بەحساب خەلیفەی موسڵمانانیشە لەخوا بەزیاب یعنی هێشتا ئەوان دیفاعیان لە شریعەتی خوا کرد و شەرعی خوایان تەطبیق کرد یعنی حاکمی موسڵمانان بوون مدافع بوون لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانی دەست و پێوە دایم حەز دەکەن ماستاوچین و خۆیان بەرنە پێشەوە و شتێ بکەن کە جەنابی پاشا پێی خۆش بێ وتیان قوربانگیانە هاوە بەهلوولە شێتە بەهلوولە شێت لەوانەیە هەتا ئەمڕۆ شەر حکایەتی لەسەر گێڕنەوە پیرەمێردەکانی حەزیان بە حکایەتەکانێتی ئەڵەن شێتێ بۆ بەڵام قسەی عاقڵانەی کردووە بەهلوولە شێت دارێکی خستبۆ ژێر خۆیەوە هەچەی پێ کرد ڕایە کرد وەکو شێتی تاو کە مناڵ بەربارانیەک بایان کرد وتیان وەرە خەلیفە بانگ دەکا ئیشی پێتەوتی من ئیشم بەو نییە وتیان وەرە کورە خەلیفە بانگ دەکا یوتی ئاخ من ئیشم پێ نییە هێنانە بەردەمی جەنابی خەلیفە هارونە ڕەشید تی بالوورگیا وتی مەیترسێنن هێواش وەرە تی بالوورگیان حەزەکەم تۆزێ قسەی خۆشم بەو بکەیت تی باسی چی بۆ بکەم وتی نەسیحەتێکی خێرم بکە وتی هارون بە خەلیفەی ود لە جاتی بڵێ جەنابی خەلیفە ئەمیر وتی هارون أولك نطفة مذرة وآخرك جيفة قذرة وأنت بين هذا وذاك تتعالى تی هارون تو ئەوەڵەکەت قەترێ ئاوی بۆگەن بووە کە لە باوکتەوە کەوتۆتە گیانی دایک ئەخیرەکەش کەلاکێکی بۆگەنە ئەگەر زوونە خەنە ناو گڵەوە بۆگەنەکە و عالەم هەراسانەکە باشەوە جەنابێ لە بینی دوو بۆگەنە بووە خۆتە لێبایی بۆ لوتە چۆ بە ئاسمانە خێرا کێشیان بە پەناگوێ حیمایە شتەکان و ئەویش نیان تۆڕە بوتی وازی لێ بێن خەینە من خۆم بانگم کردووە تی ماڵە ئەوە بێ بالوولگیان بەڕاستی قسەکەی تۆ حەقا تۆ لە هەموو ئەمانەی کە لە دەورمی ڕاستری نەسیحەتێکی کەشم کە وتی هارون لە بینی تۆ باوکە ئادەم تا هیچ باوکێکی تر ماوە وتی نەوەڵا وتی جاوایە گەر بۆ ئەوان بمایە ناگەیشتە جەنابێ بۆ ئەوان نەماوە بۆ تۆش نامێنێ دە عاقڵ بە جا ئەگەر ئینسان شێد نەبێ ئەبێ هەموو دەقێ مردنی لەبەر چاو بێ يعني بحقيقة أو كسا عقل نيك مردن لبرشاي خويلا بلد خو أزمان لبين باسي قبل قيامتي تبيرة وذي صراحة كين مشاني أخي تو هرمري خو حلي كينيا خو كسما ندينا مري خو كسنا ما يوم مردن نتشجع كل نفس ذائقة الموت يعني براسي وأعتني كيف جلاي ما مفاخر دي تاي بد سر قضية مردن لقد صورة تكاثر ألهاكم التكاثر حتى زرتم المقابر هر زوري كي مناع زورة كي پارە زۆرەکەی خانووە سیارەیە ڕزقە نیعمەتە هەر زیایکە تا وەختە گەزاری پژمنت دەگەنەوە بن بۆ قەبرستان دینارێکی بۆ نابرێ لەگەڵ خۆتا بۆ ناو قەبرەکە ئەم مردنە کۆمەڵی سیفەتی تایە سوبحانەڵڵا زۆر عەجیبە مردن یەکەم بۆ هەمووانە ئەوە نییە بڵێ تاقمەنەوە نەفەرێک بگرێتەوە خەڵکێکی کە نەگرێتەوە هەموویە بێ بگرێت دەوڵەمەند و فەقیر نازانێت دەسەڵاتدار و بێدەسەڵات نازانێت پیر و گەنج نازانێت لەوانەیە بڵێ با پیر بەمی جاتەوە باکەم چۆ ئیحسایی خەستەخانەکان بخوێنەرەوە یاخود ئەوانەی کە وەفیات لە توب عەدلی بخوێنەرەوە هەتاکو پیرێک ئەمرێت دە گەنجە چێتە لەژێر گڵەوە علاقەی بە پیری و گەنجیەوە نییە خاڵێکی تر ئەم مردنە کات وەختی بۆ نییە بڵێ ئیلا بێ نەخۆش بی زەلامی وا مادیوە چەند ساڵە بەتەمان دکتۆر پیر تۆ ئیزنیاوە بمرێت چەند ساڵە بە خۆیژی زەلامی واش هەبوو بە حسابی 1000 ساڵی تریە کرد نێزانی کفنەکەی دوورا و بەیانی پەڕۆڕەشەکان بۆ هەڵواسی و بە بەردەی دەرگای ماڵ و بە مزگەوتەکەەوە یعنی کات و وەختی بۆ نییە اینجا مردن عادەتێکی کەشی هەیە سوبحانەڵڵا هەچ کەس ڕۆی قەت ناگەڕێتەوە ئەگەر بڵێ هەر یەک دەقە مۆڵەت بن لەگەڵ ئەجەلەکەی یەخەی گرتی ئەڵێ باشەوە هەموو عمرە مۆڵەتی هەبوو مەجالی یەک لا ئیلاهە ئیلەڵڵا نایەن مەجالی یەک سوبحانەڵڵا یەک ئەلحەمدولیلا عمرێکی یابووی تێ ئەی بۆ بیری لێ نەکردەوە ئەی بۆ عاقڵ نەبووی تازە بەتەمای بۆ یەک دەقاڵیت خوا با لا ئیلاهە ئیلەڵڵا بکەم ئەی هەموو عمرە ئەو هەموو ساڵە ئەو هەموو شەوە ئەو هەموو ڕۆژە چەند جار گوێت لە بانگ بوو
کەچی تۆ لە دوکانەکەتە ئاخر فۆتی تەجیلەکەت کردبووە نەدەویست گوێ لە دەنگی بانکە بێ ئەو بۆی دەنگی گۆرانی بێشەکەت زاڵ بێت بانکە گۆرانەکە لێ تێک نایە نەدەویست گوێ لە دەنگی ئەڵڵاهو ئەکبەرەکە بێ گوێی خۆت لێ کەڕە کرد